ئاراکان ویلایەتێکی موسڵمان نشینە دەکەوێتە باشووری خۆراوەی میانمار. ماوەی چەند ساڵێکە بەهۆی جیاوازی ڕێگەزی دانیشتوانەکەی ڕوبەڕووی دڕندانترین شێوازەکانی ئەشکەنجە بوونەتەوە. لە 2 مانگی ڕابردووشدا هەڵمەتێکی سەربازی سوپایە وڵاتە بۆ سەر چەند گوندێکی موسڵمان نشین کوژران و ئاوارەبوونی سەدان موسڵمان و وێرانکردنی ماڵ و حاڵیانی لێکەوتەوە. هاوکات بە وتەی چەند شایەت حاڵێک سوپای میانمار لە میانەی هەڵمەتەکەیدا دەستدرێژی کردوتە سەر زیاتر لە 250 ئافرەتی موسڵمان و دواتریش هەستاوە بە کوشتنی 50 لەو ئافرەتانە. لە ماوەی ڕابردوودا وڵاتانی جیهان بەگشتی وڵاتانی عەرەبی و ئیسلامی بەتایبەت بێدەنگ بوون لە ئەسکوشت و بڕی موسڵمانانی بۆرمە. بەڵام لە 2 ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک وڵات و ڕێکخراوی نێودەوڵەتی نیگەرانی خۆیان لە بەردەوامی پێشێلکاریەکان دەربڕیوە. لەو نێوەندەدا 12 وڵاتی ئەوروپی بە هاوبەشی لەگەڵ تورکیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەیاننامەیەکی هاوبەشدا نیگەرانی خۆیان لە ئاست بەردەوامی پێشێلکاری مافەکانی مرۆڤ لەو هەرێمەی بۆرمە دەربڕیوە. بەتایبەت لە 2 مانگی ڕابردوودا کە دەیان هەزار موسڵمانی هەرێمەکە بەهۆی گەماروی بوزی ڕەگەزپەرستەکانەوە دووچاری بارێکی ناهەمواری مرۆیی بوونەتەوە. لەلایەکی دیکەوە نەتەوە یەکگرتووەکان نیگەرانی توندی لە ئاسڕەوشی موسڵمانانی بۆرما دەربڕیوە و داوای لە هێزەمنیەکانی وڵاتە کردووە ئەرکی یاسایی خۆیان جێبەجێ بکەن و نەکەونە ژێر هەژمونی ڕەگەزپەرستیەوە. هاوکات یەکێتی جیهانی زانایانی موسڵمان دوێنێوەکەینی تووڕەی ناو برد و داوای لە موسڵمانانی جیهان کرد پشتیوانی موسڵمانانی بۆرما بکەن. زیاتر لە 1 ملیۆن موسڵمانی هەرێمی ئاراکان لە ناوخیوەدا ژیان بەسەر دەبەن بەهۆی بێبەشکردنیان لە مافی هاوڵاتی بوون و ناوزەندکردنیان وەک کۆچبەری نایاسایی. لە کاتێکدا نەتەوە یەکگرتووەکان وەک کەمینەیەکی ستەملێکراوی ئاینی ناویان دەبات.